بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە. ئومێد دەکەین کە لەگەڵمان کات و سادێکی پڕ لە وەرگرتنی زانیاری بەسەر بەرن. ئاسیزان، ئێمە دەمانەوێت لە مەڵقەیە هەڵوێستە بکەین لەسەر بابەتێکی هێنوکەی، لەسەر بابەتێکی زیندوو کە پەیوەندی بە ئومەی ئیسلامیەوە هەیە، کە پەیوەندی بە دین و دنیای هەمومانەوە هەیە. ئەویش بەشداریکردن لە بەڕێوەبردننی وڵات و بەشداریکردن لە دەسەڵات وەمانەوە و خۆڕاگررتنی بەهێزە لەو کاتەوەی کە تۆ دەچیتە دەسەڵات و دەتەوێت جڵەوی حکومڕانی وڵاتێک، ئومەتێک، گەلێک، ناوچەیەک بگریتە دەست. تا چەند ئێمە بنەمای بەهێزمان هەیەەوە، خاوەنی ئەزمموی گەورەین وەکو جیهانی ئیسلامی لەم ڕوانگەیەوە، چونکە لە ئێستاە و لەم سەردەمەیە بە تایبەتی لە دوای ئەوەی کە پێی دەوترا بەهاری عەرەبی حاڵەتێک خەریکە بێتە دیاردە تۆ تا ئاراویشەوەیە کە ئەو هێزە ئیسلامیانی کە شۆڕشیان بەرپا کردووە بەیشێک لە ڕێگەکان بە تایبەتی لە ڕێگەی بەرپاکردنی شۆڕش و نجایەتی دەسەڵاتە گەندەڵ و ستەمکار و دیکتاتۆرەکانەوە بە یارمەتی و هەمانجی لەگەڵ خەڵکەکەیان لەگەڵ گەلانی وڵاتەکەیان گەیشتوونەتە دەسەڵات، یان لە ڕێگەی سندوقەکانی هەڵبژاردنەوە گەیشتوونەتە کورسی فەرمانڕەوایەتی لیان وەردەگیرێتەوە و بە شێوەیەک لە شەوەکان کودەتایان بەسەردا دەکرێت. نمونە گەلێک لەم بارانەوە هەیە بە وێنەی میسر، لە ئێستاە بە وێنەی تونس، کە تونس مەسەلەکەی زەختر و دیارتر کردوتەوە. ئێمە دەمانەوێت لە پەراوێزی ڕووداوەکانی تونس کە سەرۆشی وڵات حکوومەت و پەرلەمانی ڕاگرت و هەڵی وەشاندەوە کە یەکێک لە دیارترین ئەو هێزانەی کە زۆری نەبوون و دەسەڵاتیان بەدەستەوە بوو هێزێکی ئیسلامی بوو. ئەکرێ ئێمە لێرەوە بپرسین بۆچی هێزە ئیسلامیەکان کەوتونەتە بەرەم هەژمونەی دژایەتی کردن و دوورخستنەوەیان لە کورسی دەسەڵات، کێشەکە لە خۆیانەوەیە یان لە موئامرەی چواردەور و هاوڕێ و هاوکارەکانیان هێزە سیاسەکانی تر. بۆ ئەم مەبەستا گفتوگۆیەک لەگەڵ بەڕێز نازم عەبدوڵڵا توێژەر لە فکری ئیسلامی ئەنجام دەدەین. سوپاسی بەڕێزیانەکەین، بە خێراتنیەکەین. سوپاس، دەستان خۆش. جەنابی مامۆستا بەخێر بێن. سەلامت، سوپاس. دەمانەوێت وەکو وتمان هەڵوێستەیەک لەسەر ڕووداوەکانی دوای بەهاری عەرەبی بکەین، بە تایبەتی تونس کە ئێستا لە قەیرانێکی سیاسی ئەو وڵاتە خۆیە بینێتەوە. ئەویش لە پەراوێزی ئەوەی کە سەرۆکی وڵات پەرلەمان و حکوومەتی ڕاگرت و هەڵی وەشاندەوە، ئێستا قەیرانێکی سیاسی لەوێ هێناوە تا ئارا کە دیارترین حیزبیش لەوێ کە لە ڕێگەی سندوقی هەڵبژارنەکان و دوای شۆڕش هاتۆتە سەر دەسەڵات و مەیدانەکە، حیزبێکی ئیسلامیە، ناحزەی ئیسلامیە. بابزانین بۆچی بەڕای ئێوە ینی ئەم هێزە ئیسلامی کەوتۆتە بەر ئەم جۆرە هەژمونە دژایەتیکردنەی هێزە سیاسەکانی تر؟ بسم الله الرحمن الرحیم. پێشەشی دەستخۆشتان لێ ئەەکەم، سەڵاوڕێزم هەیە بۆ بینەرانی ئازیز و خۆشەویست خوشکایان برایان. خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەت جیهانی عەرەبی ئەوە بوو کە بەهاری عەرەبی ڕوویدا لە 2011 و ئەوانە کە سەرەتاکەی لە تونس بوو و دوای یەکەشی تر لە وڵاتانی تر و تا ئێستش لە سووریا شوێنواری هەرماوە. بە تاکید ئەمە ڕاپەڕینێک بوو لەلایەن گەلانی ناوچەکەوە دژ بەو هێزانەی کە لە قۆناغێکدا لە بەناوی هێزە ناسیۆنالیستی و چەپەکان و ئەڵمانیەکان و هاتنە سەر دەسەڵات و دەسەڵاتیان لەم شوێنانە گرتە دەست و بەڵام لەبەرەوەی کە ڕوویەکی دیکتاتۆری، هێزێکی دیکتاتۆری خۆسەپێنی داپۆلسیۆنەر بوون، خەڵک هەر ئەوەنە توانایانمە، یعنی خەڵکیان ماندوو کرد، خۆشیان پیر بوون و پێیان نەما بەهێز و بە ئاگر و ئاسن حکمڕانی گەل و وڵاتەکانیان نەکرد. سەرۆکی باشیشی لەگەڵا گیرە، یعنی ئەو دەسەڵاتانە ئەزمون کرا. بەتاکید نزیکەی زیاد لە نیو سەدا ئەوانە حکمڕانیان کردووە لەم وڵاتانی خۆیاندا، هەرێکە بە جۆرێک. مەسەلەن هەیە
هەر هەمان ئایدۆلۆژیا و هەمان حیزب بە دوو بیستی بە سێ بیستی واتەنیکەی 50 ساڵ 6 ساڵ زیاتر کەمتر حکمڕانیان کردو ئەم سەرگڕۆشتووە ئەم لە حیزبەکەی هاتووە ئەویش بە حکمڕانی حیزبی واحد یەک حیزب وانتر حیزبی تر مەمنوع بوو ئازادی نەبوو پێکەنانی ئۆپۆزیسیۆن با بڵێن ڕێگە پێدراو نەبوو ئەگەر بوو بێتیش وای بشاتە هەندەران بشاتە منفا لە دەرەوەی وڵاتی خۆی لە شوێنی تر کە وڵاتێکی تر کە معارزی با بڵێن نیاری ئەو وڵاتە بوو بێ لەوێ گرتوێتی خۆی ئیتر یان چالاکی بۆ ئەوژیان نەی بۆ زۆر جار ئەمە وای کرد ئەمانە فتەریشی زۆر درێژیان بە دەسەڵاتی خۆیاندا بەڵام دوای کە خەڵک ماندوو بوو دیارە سیاسەتی زلهێزانیش لە ناوچەکەدا گۆڕا بەتایبەت ئەمریکا ئەوە بوو کە ئەوەی کە پێوترێ بەهاری عەرەبی یان با بڵێن ڕاپەڕینی بەهاری عەرەبی ڕاپەڕینی گەلانی ستەمدینەی ناوچەکە وڵاتان لە ناوچەکەدا دش بەم هێز و پارت و دەسەڵاتانە ڕوویدا و ئەوە بوو هەرێکە بە جۆرێک خەڵکەکە پاش فترێک ڕاویان نان و دەریان کردنە دەرەوە و وڵاتیان لێ پاکردنەوە دوا بە دوای ئەمە کێ چانسی ئەوەی هەیە بە پلەی یەک بێتە پێشەوە پارتی معاریس پارتی ئۆپۆزیسیۆن واتە ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتی پێشوو کێش بووە ئەو پارتانی ئەوانەی ئەو لایەنانی کە ئۆپۆزیسیۆن بوون زۆرینەی ڕەهایان لە ساهەشتا و بەڕژووری لایەنە ئیسلامیەکان بوون لە بیسرا کێیە ساڵەهای ساڵە نێزکەی لە 70 ساڵ زیاتر لە ژێر سزن و گرتن و ئەشکەنجە و زیندان و ئیعدام و دەربەدەر بووە برایانی موسڵمان وە لە میسر هەروها لە تونسا هە لە سەردەمی پێش بڕقیبەوە کێ بووە لە سەردەمی بڕقیبەوە کێ بووە کە معاریز بووە شێخ ڕاشد ئەنووزی و نووشی و بزوتنەوەی نەهزەی تونسی و ئیسلامیەکان بوون و هەروها ئەنجا وەرە بۆ وڵاتەکانی تری بۆ لیبیا وەرەوە بۆ سووریا وەرەوە کە سووریا 1982 کە نیسکەی 30,000 کەس لە حەمایە خەڵک شەهید کرا و کوژران و ئیبادە کران و ئیبادەی جەماعەتی عەرەبیەکان نەر ئیسلامیەکان هەمویان کەواتە لە ساهەشتای ئۆپۆزیسیۆنەکان هێزە ئیسلامیەکان بوون بەڵێ خەڵکی تریش بووە بەڵامان کەمتر و لاواسن بۆ چونکە ئەوان پارتەکانیان زۆربەی کات لە دەسەڵاتا بوون مەگەر کێشەیەکی نەتەوایەتی بوو بێ وەکو عێراق کێشەیەکی نەتەوایەتی بوو بێ ئەگەر نا ئەوانی تر کە کێشەی نەتەوایەتیتیانە بووە پارتەکانیان لە دەسەڵاتا بوون و حیزبی دەسەڵاتدار بوون و حیزبی حاکم بوون و حیزبی ئەو حەدیش بوون حاکمی ئەو حەدیش بوون تاکە حاکمون تاکە حیزب بوون بە دەویستی خۆیان دەسەڵاتداری وڵاهین حکمڕانی وڵاتیان کردووە و پارە لای ئەوان بۆ دەسەڵات لای ئەوان بوو هەمویان پشتیوانیان کردووە و هەمویان هەر لە ئەوروپای ئێستا و ئەمریکا و وڵاتانی تر و گەورە و بچووکیانەوە پشتیوانیان لەم وڵاتانە کردووە لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خۆیاندا ئەیتر ئەو چەکانەی کە قاچاق بوو خۆیان دروستیان نەکردووە عێراق خۆی دروستی نەکردو وەریان وەری گرتووە وڵاتانی تریژانیشت بۆیە ئەمە ئەینی بە شێوەیەکی با بڵین لۆژیکی لێکی بدەینەوە بە شێوەیەکی واقعی لێکی بدەینەوە لایەنێک تاکە لایەنێک مافی دەسەڵاتدارێتی هەیە یان حکمڕانێتی هەیە و خەڵک و جەماوە پشتیوانی لەکردووە لایەنە ئیسلامیەکانە بە ناوی جۆرا و جۆر و بە تەوەژمە ئیسلامیەکەی بە شێوەیەکی گشتی ئەوان وەکو مافی خوان هاتوونە پێشەوە و خەڵک پشتیوانیان لێکردن و جەماوەریان بۆ و دەسەڵاتیان گرتوۆتە دەست بەڵام ئەم دەسەڵاتی ئەوان گرتیان دەست دیارە پاژماوەی حیزبەکانی پێشوو حیزبی پێشوو ناسیۆنالیستەکان و چەپەکان و ئەلمانەکان و ئانی کەبوون و دژە ئیسلامیەکان هەندێکیان و هەندێکشان خوان بە لیباسێکی و جلوبەرێکی ناسیۆنالیستی نەتەوەی پیشانداوە ئەمانە کە حیزبەکانیان ڕۆشت و دەسەڵاتداری یەکەم ڕۆیشت پاژماوەکانیان خۆیان کۆ کردو لە ماوەی ئەم 10 ساڵەیە وەتە لە 2011ەوە کە دوای ئەوەی دەسەڵاتیان لە هەندێک شوێن نەما پاژماوەکانیان وردە خۆیان کۆ کردەوە و ئیتر بە جۆرێ لە جۆرەکان جا چم و باشیر ڕاستەوخۆ پاژماوەی حیزبی پێشبوو بێ یان نەخێر لە ئایدۆلۆژیا و لە فیکرە هەمان قەنەعەت و بۆ چێنێکی دژە ئیسلامی هەیە یعنی ئەمە لە جار وایە مەسەلەن لایەنێک هاتووتە سەر دەسەڵات لەگەڵ حیزبی پێشوانە بووە مەسەلەن سەرۆک کۆمارێکە سەرۆکی حکومەتێکە سەرۆکی پەرلەمانێکە لە یەکێگەڵ وڵاتانە خۆلەوانی لەگەڵ دەسەڵاتی پێشودا نەبووە لەوانی معارەزەش بێ بەڵام لە هاوڕایە لە دژە لە ئایدۆلۆژیەک لایەنە لە ئایدۆلۆژیەکەی لە دژە ئیسلامیەکەی لە هەڵوێستا نێگەتیفەکانی بەرامبەر بە لایەنە ئیسلامیەکان ئەمە خاڵی هاوبەشێتی لەگەڵ پارتی پێشویاندا
ئەمانە وردە وردە هاتوونە پێشەوە خۆیان کۆ کردوتەوە و خۆیان پێگەیان و هاتوون کەوتنەوە کودەداکردن بەسەر لایەنە پێشەوەی مەسەرم بگەینە ئەوە ینی ئەوەی کە مەسەرەن هێزە ئیسلامیەکان لەوەی لە حاڵەتی شۆڕش و با بڵێن هاتنە پێشەوەیە طبعا پشتیوانی جەماوەریان لەگەڵ بوو یان نا مەسەرەن جەماوەر بۆچی ئومێدیاندا بوو بە هێزە ئیسلامیەکان لە بەدیلی ئەو هێزە دیکتاتۆریانی کە جەنابەت باست کردن ساڵانێکی زۆر 20-30 حکمی وڵاتانەیانە کرد بۆچی مەسەلەن هێزە ئیسلامیەکان توانیان بێنە پێشەوە متمانەی جەماوەر وەرگرن یەکەم لایەنە ئیسلامیەکان منچینەیەکی جەماوەری پاشخانێکی جەماوەری گەورە و فراوانیان هەبوو مەسەل لە میسرا برایان لەوا چوو بە شێوەیەکی کتوپڕیش چوو بێتە هەڵبژاردنەوە ئەنی تا کاتی هەڵبژاردنیش لە مەقۆمەقە بوون بەشداری بکەنیان نیکەن زیاد لە 50 کورسی پەرلەمانیان هێناوە مەسەلەن حرەکەی نازای تونسی لە کاتێکا کە چوون لە مەیدانی هەڵبژاردنەوە بوون بە زۆرینە زیاد لە 50 کورسی پەرلەمانیان بەدەستهێناوە و هەروەها ئەمە خاڵێکی تر کێ بەرامبەر بە حیزبەکانی پێشوو بووە حکومڕانی پێشوو بووە لایەنە ئیسلامیەکان بوون و ئەوان دیار بوون و 2 3 ئەوانی پێشووتر دەسەڵاتداری پێشوو دەسەڵاتەکانی پێشوو حکوومەتی پێشوو هەمووی بە کۆمەڵێک حکوومەتی داپۆلسێنەری دیکتاتۆری خۆسەپێنی گەندەڵی کە وڵات و عیبادیان وێران کردووە بۆ ناسراون لایەنە ئیسلامیەکانیش بە خەڵکێکی دەستپاک و داوێنپاک و نەزیه و دوور لە فەساد ناسراون لەبەرەوە خەڵکەکە تاکە هێزێک ما بێتەوە ڕووی تێ بکە ئومێدی پێبوو بە شێوەیەکی گشتێڵێم لایەنە ئیسلامیەکان بوو ئەو حیزبانی کە خاون ئایدۆلۆژیە تێکن یان ئەو جەماوەرەی کە حساسیەتێکیان هەیە بە لایەنە ئیسلامیەکان ئەوە دیارە دوای ڕێبەرایەتیکردنی شۆڕش لەلایەن هێزە ئیسلامیەکانەوە بۆ خۆیان هەر ئەوان نەهاتنە سەر کورسی دەسەڵات بەڵکو گەڕانەوە بۆ باڵێن شەریەتی خەڵک لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە و بەشداری پێکردنی هێزە سیاسیەکانی تر کە لە گۆڕەپانەکەیە هەبوون باشە ئەمە ڕەوایەتیەوەی پێنەدان کە ڕێگەیان پێ بدرێ حکوومەت پێک بهێنن و ئەو هەموو کاتە دەرفەت درا بە نەیارەکانیان پێشتر 6 ساڵ و جەنابەت ئاماژە پێدا فەرمان ڕەوایەتی بکەن چەند ساڵێکی دەرفەت بدرێ بەمان مادەم لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە هاتوون فەرمان ڕەوایەتی بۆچی هەر خێرا زوو کەوتنە بەردەم دژایەتێکی سەرسەختی نادیار ئەتوانم بڵێم یانی ئێستاش باس لەواکەین بزانین ئەسڵەن کێیە دژایەتی هێزە ئیسلامیەکانەکە لە دەسەڵات خەڵکە یان هێزە سیاسیەکانن یان چێە خۆی ئێمە گەر بە شێوەیەکی بابەتیانە لێکۆڵینەوە لە دەسەڵاتی لایەنە ئیسلامیەکان بکەین بێگومان ئەگەینە کۆمەڵی خاڵ یان کۆمەڵێک ئامانج چکە دەسەڵات هەر ئەوانە نییە تۆ ئۆپۆزیسیۆن بووی ئەمە شەرعیەتێکە یان تۆ پارتێکی ئەمە شەرعیەتێکە جەماوەر پشتیوانی لێەکە ئەمە شەرعیەتێکە بەڵام تۆ ئەبێ هەندێک شەرعیەتی تر هەیە بێ ئاگال لێبێ یەکەم لایەنە ئیسلامیەکان لەوە پێش بوون ئۆپۆزیسیۆن بوون دەسەڵاتیان بوو بەڵام لە دەسەڵاتدا نەبوون ئەزمموی با بە تعبیریشتر بڵێم ئەزمموی دەسەڵات و حکمڕانیان نەکردو بەڵکو یان لە تاراوگە بوون بەهۆی داپڵوسێنی حکومەتە داپڵوسێنەرەکانەوە دەسەڵ داپڵوسێنەری وڵاتەکانیانەوە یان لە تاراوگە بوون یان لە گرتوخانەکاندا بوون یان ئەوەی کە هەبووە کە پێگەیکی باشی هەبووە شەهید کراوە ئادام کراوە کەواتە ئەوان لەم قۆناغا نێسکەی ئەتوانم بڵێم 70 ساڵە 6 بۆ 70 ساڵە ئەوان زیاتر بە شێوەیەکی گشتی لەم واقع و دۆخەدا ژیاون ئەمە خاڵی دوو منتیقەکە شوێنێکە جێگەی بەرژەوەندی جێگەی تەماحی زلهێزەکان ئەوروپا بگشتیە ئەمریکایە ئیسرائیل لەم تەنیشتەوە لەوە چێ خەڵک باسی ناکە بەڵام ئەم ئیسرائیل وەکو هینێکی بێرمەندێکی جوولەکە ئەڵێ ئەمە کارەکانی خۆمان بەڕاستەوە خۆک و جوولەکە ناکەین بەردەوام لە پشت پەردەوە ئیکەین لەوێ دەوڵەتێکی ئیسرائیل هەیە ئای ڕازیە هێزە ئیسلامیەکان بە هەموو هەڕەشە و گوڕەشەوە لە ئیسرائیل و لە دەوڵەتی ئیسرائیل و یەکێک ئەڵێ تەختێکم یەکێک ئەڵێ هەریەکە بە جۆرێ لە جۆرەکان لە بەتابێت لە قۆناغی بەهاری عەرەبیە ئای ئیسرائیل لەم وەزعە بێدەنگە بێ ئەمە پرسیارێک ئایا بێدەنگە بێ ئەمە یەک دوو خاڵێک تر ئایا ئەم هێزانی کە لە ناوچەکەدا ماون ئەم حکوومەتانی لە مەنتەقەکە هەن کۆمەڵی دەوڵەتی تایە وڵاتە عەرەبیەکانی دی
ئایا ئەمانە ئیمارات خۆیان ئەمە ئیماراتە ئیمارات لەواچێ وەکو خودی خۆی حرەکەی نهزەی تونس بۆ نمونە بێتە سەر دەسەڵاتیش ئەگە زۆر لێ وردیتەوە لەواچێ زۆر مەترسی نەبێ لەی تەسحی بۆ بدا بەڵام ئایا ئیمارات دەوڵەتێکە خۆی خودی خۆیەتی یان دەوڵەتێکە وەکو واجهەیەکە بۆ وڵاتیش تر وەرە تۆ دراسەیەشی ئێستا ئیمارات کە هەر بە سەر پێیەکەوە دانیشتوانی ئیمارات کە 6 ویلایەتە 6 شارە دانیشتوانەکەی هەمووی تقریبا نزیکەی 200,000 لەوەیە لەو ژمارەیە 200,000 کەس تۆ بڵێ باخشە 1 ملیۆنە کەس فەرزان بەڵام نیشتە جێبوونەکان مستەوتەناتەکان کە هاتوون لە وڵاتانی ترۆ لەوێن نزیکەی 6 ملیۆن کەسی تایە 6 ملیۆن لە 4 ملیۆنێرش ئەمە یەکەم نزیکەی 150 قومیەتی تایە 200 زمانی تایە ئەم ئیماراتە عەجائیبە لە ئاستی هەرە وڵاتە پێشکەوتەکانی دنیادایە ئەمە بەچی ینی شێخ زاید لەگەڵ احتراماتمان بۆ هەمویان کە باسەکەین نی فەقیرە لە وڵاتێکی ئەوها تەپ و تۆزایی و خۆڵ و خاک و خۆڵ و لێرە هەروە پێیپەتی ئەم خەڵکە هاتن و بڵێ مامۆستا بەڕێز یعنی جەنابەت ئەتەوێ ئاماژە بەوە بکەی ینی موامەرەیەک لارایە باشە پێگەی موامەرە شێکێک لە پێگەکانی بوون من سەرڵدانی ئەم موامەرەیە و نقطەی ئینتیلاقی یەکێک بوون ئیماراتە یان وڵاتایکی دراوسێ ئایا هەر فعلەن ئیسلامیەکان لە بەردەم دژایەتێکی نێودەوڵەتی بەرنامە بۆ داڕێژراودا ئێمە هەر نمونەیەکی تونس بینینەوە تونس 34 دراوسەی هەیە دراوسەی دەرەجەیەکی لیبیایە دوای ئەوە جەزائیرە دوای ئەوە کەناراوێکی زۆری هەیە تونس وڵاتێکی گەشتیاریە کە دەریای سپی ناوەڕاستە بەشێکی لەسەر دەریای سپی ناوەڕاستە لەوێەوە بێتە دراوسەی ئیتالیا لە ڕێگەی دەریاوە لە ڕێگەی وشکانیەوە پەیوەندی نیە بەڵام لە ڕێگەی دەریاییەوە دراوسەی ئەوروپایە ئەم وڵاتە کە با بڵین لیبیایە ئێستا حکوومەتەکەی ئیمارات و سعودی و زۆرێک لە وڵاتانی عەرەبی دژینی هەفتەریان لێ ڕاست کردەوە و ئەوە بڕوویدا و دیارە تورکیاژێکێک بڵە وڵاتانی پشتیوانی دەوڵەتی کرد و وەزعەکە بە ئاقارێکی تردا ڕۆشتەوە تەبعاً لیبیا و تونس دراوسی یەکن ئەمە وەرتو ئەبێ ئەمانە لێکی بدەیتەوە ئەمە تونس لایەنە ئیسلامیەکان دێنە سەر دەسەڵات حکوومەتێک شێ لیبیایە لە لیبیا هەیە ئەم حکوومەتە لە وڵاتانی عەرەبی حەزی لێ ناکەن و لە لەگەڵ وڵاتانی دەرەوەی عەرەبیە دۆستایەتی و پەیوەندی و عەلاقەی هەرچۆنێک بێ ماوەتەوە ئایا ئەمان ئەمە بۆ خۆی مەترسیەکە خاڵێکی تر ئەوەی وەکو باسم کرد ئیمارات بە شێوەیەکی گشتی وەکو چیەتە پێش چاو وەکو ویلایەتێک هەتا بە جوزێک بەشێک لە دەوڵەتی ئیسرائیل چونکە هەرچی بزنسکار و دەوڵەمەنە هەرەگۆرەکان و ملیۆنێرەکان لەوێیە چکە جوولەکە لە ئیسرائیلە و بەرهێنان ناکە بۆ چکە ئەڵەن سەربازگەیەکە ئیسرائیل کە سەربازگەیەکە بە خەڵک نایەم شوێنی ئامین نییە ئێستا خەڵک بۆ ئەڕوا بۆ سویسترا پارە و ماڵ و سەرت و سامانی دانێ خەنعاتیوە ئەمینە ئەوانش گەشت جەوێکیان دروست کردو ئیمارات شوێنێکی ئەمینە هەم ئیمارات ئیسفادەی لێەکە هەم خەڵکانی ترش و ئیسفادەی لێ ئەەکەن کە ئیسیسماری تێئەکەن و بەرهانی تێئەکەن و بۆیە ئەوان مەترسیەکی گەورەیە زانین بۆ خۆیان لەوەیە بۆچی دژایەتیانەکە بە هۆکاری دژاتی کە ئەمان هێزیشی ئیسلامین کە هێزی ئیسلامین ئەمان وای ئەزانن مەترسین لەسەر ئەوان ئیسلامیەکانیش لەم جانیبەوە ئایا چەندێک توانیوانە لە ڕێگەی لۆبی خۆیانەوە لە ڕێگەی پەیوەندینی و دەوڵەتی و علاقاتی سیاسی و دیبلۆماسی خۆیان و ئەم ترسا بڕەوێنەوە کە تۆ دەوڵەت دروستەکەی بزانین لەوێ ئیسرائیلەکە ئەگەرە بپرسین مەسەلەن ئایا ئەم ئیسلامیانەی لە ڕۆژهەڵاتی ناوینە و لە ڕێگەی ئەو شۆڕشانەوە کە پێوترا شۆڕشی بەهاری عەرەبی هاتوونەتە سەر حکوم و جڵەوی دەسەڵاتیان گرتوۆتە دەست ئەمانە بۆ خۆیان مەترسین ستایلەکەیان مەترسیە بۆ نمونە چوزانم هەرەمەکەیان مەترسیە مەبدە و کارنامەکەیان مەترسیە من لەبەرەوە ئەڵێم چونکە هێزی ئیسلامی دیکەش لە دنیاە هەن لەسەر دەسەڵاتن و کۆمەڵگەی نێودەوڵەتی هیچ مشکلێکی لەگەڵیانە نییە بۆ نمونە مەسەلەن لە تورکیا لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە لە 2000ەکانەوە دادوگەشە فەرمانڕاوێتەوە بە درێژایی 20 ساڵە فەرمانڕاوەتی تورکیاکە و پرۆژەشی هەیە مەسەلەن بۆ 2032 تریش باشە بۆچی دژایەتی بە کۆمەڵی ئەم هێزە ئیسلامیانی تر ناکەن بۆچی مەسەرن لە مالیزیا بجایەتیانە بۆچی لە فڵان و
ینی هێزی ئیسلامی تر وڵاتی ئیسلامی ئەندەنووسیا ئەوە هەیە مەسەلەن لە پاکستان هەیە بۆچی لەوێ ئەو دژایەتیە گەورانە ناکەن بەقەد ئەوەی هێندەی ئەوەی کە لە بەهاری عەرەبی جهەتی ئەم هێزانە کرا یا دەکرێ کاتوونەتە سەردەسەڵات هۆکارەکەی چەند هۆکارێکی هەنیشی ئاماژەوان پێکرد لێزانین احتیمالە هەندێک لەم پارتانە پارتە ئیسلامی هاتوونە سەردەسەڵات لێزانینیشی باشیان هەیە توانیویانە مەترسی بەرامبەرەکانیان کەم بکەنەوە توانیویانە با بڵین ئاڵوگۆڕی سیاستکەن لەگەڵ وڵاتە زەلهێزەکانە بەڵام لەوانەیە ئەمانی تر بۆکو پێم وتی ئەو ئەزمونیان نەبوو بێ نیان توانی بێ ئەمە بکەن ئەمە خاڵێکە خاڵێکی تر پێگەی جوگرافی زۆر گرنگە لە دەسەڵاتدا پێگەی جوگرافی تۆ لە کاتێکە وڵاتێکی زلهێزی هین وڵاتێکی دەسەڵاتت هەیە لە پێگەیشی جوگرافیایە هەموو دەوروبەرەکەت چاوی تێت بڕیوە ئەبێ بزانین چۆن دەسەڵات ئەگرێتە دەست یەک نمونە بەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە کاتێک کە هێشتا کۆچی نەکردبوو لە کاتی مۆسیمی حەجە بەسەر هۆز و قەبائیل و وەفدەکانە ئەگەڕا کێ ئەمگرێتە خۆی فەرموو پێغەمبەری خوا سەڵ کێ ئەمگرێتە خۆی من بانگەوازێکی خوایم پێیە بانگەوازی تەوحیدم پێیە ئیسلام پێیە ئەمێ بیگەێنم چی هۆزێک ئەمگرێتە خۆی ئەتوانێ بگرێتە خۆی لە پەنای ئەوە من بانگەوازەکەم بگەێنم ئەیتر زۆرێک لەو هۆزانە ڕفزیانە کردو یەکێک لەوانە بەنی شەیبانی منتیقەیەکە زێتر وەکو بڵێ ئەکەوێتە بینی عێراق و سعودیە کە ئەو کاتە ڕۆژهەڵاتیان دەوڵەتی فارس بووە ئەم دیویشیان جەزیرەتول عەرەب بووە پێغەمبەری خوا سەڵ سەلەم چۆلەیان و فەرمووی عەرزی بانگوازەکەی و داواکەی خۆی لێ کردو ئەوان وشتیان ئەم داوای تۆ جوانە بەڵام ئێمە کێشەیەکمان هەیە ئێمە پەیمانمان هەیە عاهدمان هەیە لەگە وڵاتی کیسرایە لەگە وڵاتی فارسە ئەلا نحدث حدثا ولا نؤوي محدثا شتێک نەکەین پێچەوانەی سیاسەتی فارسەکان بێ و پەنای کەسێکیش نەدەین ئەگەر شتێکی پێبوو پێچەوانەی سیاسەتی ئەوان بوو ئێمە پەنای نەدەین ئەگەر ئەڵێ لە بەشی عەرەباواتە جەزیرەتول عەرەبا ئێمە پەنا دەدەین و پشتیوانی لێکەین و دیفاعشی لێکەین پێغەمبەری خوا سەڵ سەلەم فەرمووی کەسێک ئەتوانێ ئەم دینە سەرخا لە هەموو لایەکەوە پشتیوانی لە بکات لە هەموو ئەترافەکانەوە هەر لە یەک جانی بۆ نەبێ لەبەرەوە پێغەمبەری خوا سەڵ سەلەم قبوڵی نەکرد بەڵام دوای ئەوە بە فەرمانی خوا بەویستی خوا چۆن هیجرەتی کرد بۆ مەدینە لە مەدینە لە کاتێکا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەوێ دەوڵەتی دروست کرد دوای کۆمەڵە جەنگ و بەدر و ئوحود و دژایەتی کردن دوایە سوڵح حودەیبیە و ئەمانە هاتە پێش و دژایەتی ئەحزاب و یەهود و ئەمانە پێغەمبەری خوا سەڵ سەلەم دەوڵەتیشی لەوێ دروست کرد ئەم دەوڵەتە دروست بوو فەتحی مەکەی کرد پاشان پێش فەتحی مەکە با بڵێن دوای سوڵح حودەیبیە پێغەمبەری خوا سەڵ سەلەم نامەی نارد بۆ ڕئیس دەوڵەتەکان بۆ سەرۆکی بۆ فارسەکانی نارد بۆ هێرەقیلی نارد سەرۆکی ڕۆم زۆر معلوماتیان نەبوو ینی معلوماتیان زۆر نەبوو دەربارەی ئەم دەوڵەتە هەتا کابرای فارس سەرۆکی ئەو کاتی فارس یەکدوانیشی ناردبوو کە پێغەمبەری خوا سەڵ سەلەم بەدەست بەسکرای بۆی بێنێ یعنی ئەمە مستەوای تێگەیشتنیان لەو واقعەوە بووە ڕۆمەکان با بڵێن هێرەقل ئەو کاتە ئەبوو سوفیان و ئەوان لێوێ بوون کە مشریک بوون بەڵام بۆ تیجارەت چووبوونە منطقەی شامەوانە بانگی کردن لێی پرسیان ئەرە ئەمە چییە چۆنە معلوماتی لەوان وێت کەواتەوەکو خودی خۆیان زۆر معلوماتیان نەبووە مەترسیشیان نەبووە مەترسیان نەبووە لێرەیە دەوڵەتێک دروست بێ و دژایەتی هێز و توانای ڕۆم و فارس بکە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام حیسابی بۆ کردو هەر ئەمەی کە چۆتە مەدینە لەوێ ئەلانی دەوڵەتی خۆی کردو هێزی دروست کردو ئەمە حیسابکردنە بۆ ئەوان لە بەردەستی ئەوانە نەبووە بۆ نەچوە شوێنێک کە لەوانەوە نێزیک بێ بۆ چوواوێ هەر ئەسڵی هیجرەتەکەش بۆ لە مەکانە بوو شوێنیش تر نەبوو هیجرەتی کرد بۆ مەدینە ئەمە حیسابکردنەوە هەزار حیسابکردنیشە بۆیە تۆ لە کاتێکا کە دەوڵەت دروستەکەی زۆر گرنگە لە کاتی ساوایی و نمامیتدا تازە پێگەیشتویتدا ئینی زۆر بەرچاو نەبی هێزەکان ئەوانەی کە مەترسیان لێت هەیە وان لێ نەکەن کە گەورە بی و قەد و قایمت بەهێز بێ و دوایی توانای بەرامبربوونیان نەبێ پێش ئەوەی کە هەر نمامێک بی دەست بەسەر بگرن لە ڕێگە ڕشت هەڵشێشن بەشێکی تر لەو خەڵکانی کە ئەم بارودۆخە ئەخوێنەوە جەناوی مامۆستا لە ئەو سیستەمە ئەگرن کە پێی دەوترێت دیموکراسیەت دەوترێ ئیسلامیەکان ئاسنی سار دەکوتن
لە کاتێکا کە دڵیان خۆشە بەوەی کە پرۆسەیەک هەیە پێی دەوترێت پرۆسی دیموکراسی و دەیانەوێت لە ڕێگەی هەڵبژاردنەوە بگەنە کورسی دەسەڵات. ئەوە بینیمان مەسەلەن لە میسر و تونسیش و لە وڵاتانی تریش ئەم خۆنە لەبارە برێ ئەم پرۆسە سیاسیانە هەر تەنها شیعار و ناوڕۆشیان نییە. ئایا هەر فعلەن ئیسلامیەکان پێویستە هەڵوێستێکی جددی بکەن لە بەرامبەر سیستەمێک کە پێی دەوترێت پرۆسی دیموکراسی و خەیاڵ بکەن یان نیاز بکەن لە ڕێگەیەوە بگەنە کورسی دەسەڵات؟ خۆی ئەمە ئەبێ هەڵوێستە لەسەرەوە بکەین. ئایا ئەمە خەتای سیستەمی دیموکراسیە کە هەڵبژاردن و ڕاوڕایترە یان خەلەلەکە لەکوێیە؟ وەکو خۆت باست کرد خۆ تووشاش بە سیستەمی دیموکراسی حیزبی عەدالە و پارتی دادووکەشەپەدا هاتە سەر دەسەڵات و زیاد لە 20 ساڵیشە لەوێ ماونەتەوە و پلانی داهاتووشیان هەیە وەنیە هەر بە سیستەمی دیموکراسی کاتە ئەمە ئەوە ڕەت دەکاتەوە ئەمە خەتای سیستەمی دیموکراسی بێ. بەڵکو ئەبێ لەگەڵ سیستەمی دیموکراسیە تۆ چەند شتێک ڕەچاو بکەیت. سیستەمی دیموکراسی چییە؟ دەساودەستکردنی دەسەڵاتە. لە یەکەم لە وڵاتانی جیهانی ئیسلامیە بەتایبەت جیهانی عەرەبیدا وڵاتێک نییە خاوەن سیستەم و یاسا بێ. یاسا نییە، دەستور ئەوەنە هەیە تاوەکو بەرژەوەندی هەندێکە پارێزێ کە بەرژەوەندی خستە مەترسیەوە. ئێستا حالیان ئەم قەیس بن سەعیدە بە تعبیری خۆیان ئەڵێ کاکە ئەوەی بڵێ ئەم ئیشەی من کردومە ئەم انقلابین کردومە نادەستوریە با بڕۆتەوە سەرەتایی پۆلەکانی سەرەتایی دەست بە خوێندن بکاتەوە. منسیف مەرزوقیش کە سەرۆکی پێشوو بوو لەگەڵ نەهزەی تونوسیا ئەوش ئەڵێ ئەمە شتێکی نادەستوریە تۆ کردوتە ئێویش ئەڵێ با بڕاتەوە سەرەتایی و بخوێنێت بوو. من کەسێکی یاساناس و کەسێکی دەستورناسم و شتێکی نایاساییم نەکرد. ئینقلابم کردووە، ئینقلابەکەی من نایاساییش نییە، زۆر سەیرە. ئینقلابم کردووە نایاساییش نییە، پەرلەمانم وەستانوە، حکوومەتم وەستانوە، هەموو ئەمانە بە کۆمەڵێک بڕوو بیانویەشێک لەوانە پەتای کۆرۆنایە وەستانومە و لە هەمان کاتە شتێکی نایاساییشم نەکردووە. ئەبێ پەرلەمانیش بچێتەوە جێی خۆی، حکوومەت بچێتەوە جێی خۆی، هەموو دەسەڵاتەکان لای من بێ. وەکو مامۆستایەک مامۆستا چۆن جا خۆی مامۆستا بکات، خۆی مامۆستای زانکۆ بووە، ممارەسی سیاست و دەوڵەتدارێتی نەکردووە. چۆن مامۆستا وانە بۆ قوتابەکانی شەرحەکە ئەڵێ وەرتان گرت ئەوانش بڵێ بەڵێ وەرماگرت. ئەوێ خەڵکی تونس ئەم وانە شەرحکا وانە یاسایی و دەستوری شەرحکا و ئەوانش بڵێ قوربان فەرمایشتە و چێڵەی وایە. ئەمە لە وڵاتێکی وەکو وڵاتانی عەرەبیە وڵاتانی ئێمە ئەمەنتیقەیە ئەمە ناخوا تۆ تەنیا زۆری نەبێنی. ڕاشید غەنووشی قسێکی جوانی هەیە ڕاشید غەنووشی وە نەبێ پێشبینی ئەمەی نەکرد بێ. ئەڵێ هەر کەسێک ئەوێ هێز بگرێتە دەست لە وڵاتەکانی ئێمەدا پێویستە دوو سەرچاوی دەسەڵات بگرێتە دەست، پێویستە دوو سەرچاوی هێزی لە دەستدا بێت. سەرچاوی هێزی نەرم، هێزی زبر. هێزی نەرم ڕاگەاندن، ئابووری، جەماوەر، ئەمانە هێزی زبر، هێزی سەربازی، پۆلیس، ئاسایش واروە علاقاتی نێودەوڵەتیش ئەبێ ئەمانەی بەدەستەوە بێ. ئەنج ئەتوانێت کەیسە ئیسلامیەکان ئەمانەیان نییە کە ئێستا کە هێزە ئیسلامیەکان هیچ جێک لەمانیان نییە. ئەمە ئەو پاشانیش هەیە وەکوتمان وڵاتە زلهێزەکان ئەو نمونەیەکی پێشمان هێناوە بە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. وڵاتە زلهێزەکان ئەترسن لەمانە، ئەتە ترسەکە بەشێکی بەلا عەلاقەی باگراوند و ڕابردووی خۆیان لایەنی ئیسلامیەکانەوە هەیە بەشێکی مەسەلەن بەسیترین شت بۆ نمونە بۆت بێنمەوە. ئێستا نەهزەی تونوسی بەچی تیامەکەن ئەڵێن نظام خاصی هەیە، هێزی تایبەتی لێدان بۆ ئیختیالکردنی قیاداتی هێزە ئەڵمانیەکان ئەمەیان هەیە. ئەجا ئەگەر هێزی تایبەتی هەبێ زوو دەوری پەرلەمانی گرت و دەوری حکومەتی نێشت خۆ هێزە سیاسەکانی تریش خاوەنی هێزی سەربازی نین. ئەوە وڵاتێکم چەند خاوەن سەروەری و مەنزومەیەکی یاسکەری بێلایانی هەیە. ئایا هەر فعلەن یعنی تەنها هێزی ئیسلامیەکانن هێزی زبریان نییە یان هێزەکان نەیارەکانی تریش هەمان یعنی ئەوەن بۆچی نەیارەکانیان نەتوانن زاڵبن بەسەر هێزە ئیسلامیەکانە؟ دەستی وەردانیشی زۆر لەم وڵاتانی ئێمەدا هەیە. مەسەلەن سەرۆکی با بڵین بەرپرسی هێزی سەربازی، هێزی وەزارەتی دیفاع باڵێ، مخابراتی نێودەوڵەتی پەیوەندیان پێوەک. یعنی ئەمڕۆکە بتێوە نەتەوێ وڵاتە زلهێزەکان لە تۆژمی ئیسلامی کوتمە ئیسرائیل لەم پەناوێکمە زۆر حسابی بۆ ناکەین لە کاتی پلان و بەرنامانە
ئەو بەرنامە پلانی هەیە هەندێک لە وڵاتانە وەکو پۆلیسی ئیسرائیل وایە جارە هەیە بەڕژ هیچ زەرێکی نییە بەڵام ئیسرائیل ئەڵێ کاکە فلان لایەن فلان کەسایەتی فلان جیهاد نەبێ ئەبێ نەبێ تەواو لەواچی لێ پرسی بۆ نەبێ زۆر کێشەی نییە نەبێ بەڵام ئەڵێ ئیسرائیل ئەڵێ نەبێ بۆ نمونە بەڵام ئیسرائیلم بە ئەعلام نایڵێ بەڕاگەاندن ئەمە ناڵێ بەڵام لە ژێرەوە لە ڕێگەی دەستگا مخابراتەکانەوە ئەمە ئەڵێ بۆیە هێزە مخابراتی جیهانیەکان ئەوروپیەکان و منتیقەکە مەترسیان لەسەر هێزە ئیسلامیەکان هەیە بۆیە ئەگەر جەبا جەماوەریشی لەگەڵ بێ بەڵام هێزە مخابرەکان دەستی تێخا مەسەلەن وەکوتم ئەم قەیس سعید بە تعبیری خۆیان ئەمە چۆن هاتە چۆن حیزبی نەبوو لەو پێش ناسراو نەبوو ممارەسەی با بڵین دەسەڵات و سیاسەتی نەکردووە چۆن عەجەبەن وا بە یەک حملەی هەڵبژاردن کە خۆشیان ئەڵێن زۆر متەواضعانە حملەی کردووە و تۆتی پارەش لە حکومەت وەرناگرم مێنی زوهدی قوتابیەکان هاوکاریان کردو زۆرینەی نزیکەی 600,000 دەنگی هێنا 600,000 دەنگ ئەمە لەکوێ هێنا زەحمە نەبێ ئەمە دیارە لۆبی مخابراتی ئەم کاری کردووە ئەمە هەر ئەوەنە نییە ئیشی بۆ کراوە لە ژێر پەردەوە تاوەکو بێتە پێشەوە ئێستاش هەر ئەوەی ئینقلابەکەی کرد ببوورە هەموو وڵاتانی منتیقەکە پشتیوانیان لێ کرد وڵاتانی ئەوروپاش جەماوەری ئیسلامیەکە چی لێ دێت لەم کاتانەیە ئێمە ئەڵێن هێزە ئیسلامیەکان لە ڕێگەی سندوق و دەنگدانەوە پشتیوانی جەماوەر دێنە سەر هەم شۆڕش بە پشتیوانی جەماوەرەکرێ هەم بردنەوەی هەڵبژاردن باشە ئەم جەماوەری ئیسلامیە چی لێ دێ ینی لەم کاتە پێویستەیە کە دەبێت پشتیوانی لە هێزە ئیسلامیەکەیان بکەن لە هێزەکی خۆیان بکەن ئەبێت چەند شتێ بگرنە دەست بۆ نمونە ئێستا لە تونس چەند سیناریۆک چەند ئەگەرێک هەیە چەند سیناریۆک هەیە یەکەم ئینقلاب کە وەکم ئینقلابی کردوێتی و تەواو حیزبەکانی تر هەموو بۆ دەرەوە خۆی حکومەت پێک بێنێ و حکومەتیی دیکتاتۆری ئەمە یەک یان ئەوەیە دەست بە حیوار و گفتوگۆ بکەن و لە بینی خۆیانە و بگەن بە سیغەیشتر وەکو جاریشتر لە ئەمە بووە و لە بینی خۆیانە بە گفتوگۆ بە حیوار گەیشتونە بە ئەنجامێک یان ئەمە بکەن وەکوتمیان ئینقلابەکە سەر بگرێ و کۆتایی پێ لایەنە ئیسلامیەکان هێزیشی ئاگر و ئاسن وەکو مەسەڵەن ئێستا میسر لایەنە ئیسلامیەکان ببە معارەزە و بڕۆنەوە بۆ منفا و بۆ دەرەوەیان بستنە بخرێنە سژنەوە ئەوەی کە ئێستا گرینگە بۆ لایەنە ئیسلامیەکان ئەگەرێکی پێشنیاریشی ناوخۆیی ئەمە هەیە ئەم دوو ئەمەی کەمونتم هەیە کە گفتوگۆ بکەن و دەست بە حیوارکەن لە بینی خۆیانە و ڕێک بکەون ئەمە هەیە ئەگەر ئەمە نەبێ ینی خاڵیشتر ئەوەیە وەکو ڕاشد غەنووشیش ئاماژەی پێکرد کەوان ئامادەن ڕێککەوتن بکەن هەتا لە هەندێک بەند و تەلەب و داواکاریشە تەنازولیش بکەن بۆ مانەوەی قەواعید و خەڵکە جەماوەرەکەی ئەمە گرنگە بۆی ئێستا ئەرکی لایەنە ئیسلامیەکان ئەوەی هەوڵدەن بەتابەت بۆ نمونە حرەکەی نەهزەی تونوسی ئینشقاق و دووبەرەشی تیانەکەوێ ئەمە گرنگە دوو نەبێ بە قاچاغ نەبێ یعنی نەخرێتە چوارچێوەی قەدەغە نەکرێ ئەمە گرنگە بۆ ئەو بەڵام باشترین شت ئەمە بۆ دەرەوەی تونس دەرەوەی ئیسلامیەکانی دەرەوە من لە هەندێکم بیستووە یەکێک لەوانە مەسەڵەن دکتۆر محەممەد بەسیریە بەرپرسی حیزبێکی معارضی سعودیە ئەڵێ باشترین شت بۆ ئەوان مەسەڵەن بۆ نمونە حرەکەی نەهزەی تونوسی ئەوەیە ممارەسەی پەرلەمان بکات واتە بەشداری بکات لە پەرلەمانە بەڵام لە حکومەتە بەشداری نەکات ڕێڕە و ڕاست بکاتەوە دەست بە جەماوەر و خەڵکی خۆیەوە بگرێ کە خۆی بە پلان و بەرنامە خۆی بەهێزکە تا سەردەمێک گەیەتە پێشەوە ئەتوانێت دیفاع پارێزگاری لە دەوڵەتەکە بکات واتە هەر کاتێک حکومەتی گرتە دەست بتوانێت پارێزگاری لێ بکات ئەگەر نەتوانێت نەچێتە حکومەتەوە باشتر با لە پەرلەمان نابێ معارەزە بێ لە پەرلەمانە معارەزەیەکی شەرعی ڕخنە بگرێ ڕێڕە و ڕاستپاتەوە حکومە ڕاستپاتەوە تێبینی بدا خزمەت بە جەماوەر و خەڵکەکە بکات بەش ئیمکانێتە متەوازعەکەی خۆی باشترینش ئەڵێ ئەمەیە بۆ ئەوەی چونکە هەموو جارێک تۆ فەشەل لە دوای فەشەل ئەمە وای لێدێ خەڵکەکەت ئینیارەکە جەماوەر ئیسلامیەکەی نیارەکە تووشی دووبەرەشی مەسەرەن خۆ قوتارکردن لەم جۆرە دژایەتی ئاسی نێودەوڵەتی و ناوخۆییش هێزە ئیسلامیەکان یا حیزبە ئیسلامیەکان هەندێک ڕووکاری دەرەوەی خۆیانیانە گۆڕی وەکو ناو چوزانم ئاڵا و دروشم و فلان و فیسەر کە بوو بە جێگەی تێبینی و زەخکرا بوویەوە با بڵێن چونکە بەو پێی کە ئەم جایەتیە ئەکرێ هێزێکی سیاسی گەورەی ئیسلامی پێ لەبار ببرێ و ئشکالێکی گەورەش نەبێ گۆڕینیان لەبەرەوە بۆ نمونە مەسەلەن لای خۆشمانە حاڵەتە هەیە و لە وڵاتانی تریشە هەبووە هەر فعلەن دژایەتیەکە لەم ڕوو کەشایەتیەیە کە دژایەتی هێزە ئیسلامیەکانەکرێ یان دژایەتی ناوەڕۆکەکەش یەکرێ وەک لەوەی کە تونساکرا چونکە حیزبی نازەی تونسی هەندێک ڕووکاری
ئیسلامیانی پێوە نەبوو کە لە وڵاتانی تریشا هەیە ئشکارەکە لە ناوەڕۆکایە کە جهەتی دەکرێت یان لە ڕووکەشایە خۆی هۆکارەکە توانم بڵم لە بە دەرەجە یەک ناوڕۆکە ڕووکەشیش دەوری هەیە وەکو باست کرد ئێمە ئەبێ بەراوردێ بکەین لە بینی تەوەژمی ئیخوانیە تەوژمی ئیخوانی ئیخوان حرەکەیکی شمولیە حرەکەیکی گشتگیرە واتە سیاسە لە دەسەڵات و حکومڕانی ئابووری کۆمەڵایەتی زانستی وەکو مەسحەفون وەسەیفون دروشمەکانی ئیمان بەنا بەڕەحمەت بێخوا یعنی فعلەن ئەم دروشمانە لێترسن زلهێزەکان و دەوڵەتانی منتەقەکە ئایدۆلۆژیایکی تایبەت ئایدۆلۆژیایش تایبەتە ئەوان لێترسن بەڵام لە شوێنی وەکو تورکیا ئەوان کاتی خۆی شێخ سەعیدی نەوڕەسی بەڕەحمەت بێخوا ئەیوت ئیمان لە مەترسیدایە من ئیمان ڕزگارەکەم ئەمە ئەم دروشمە زێتر توانای ئیستیعابی توانای هەڵمژینی لە خۆگرتنی هەموو لایەنەکانی زێترە تاوەکو ئەنی تەعاملی بە ئاسانتر لەگەڵ ئاکرێ بۆیە ئەگەر ئێمە تەماشا بکەین لە تورکیایە معاملەکردن لەگەڵ بەڵێ هێزێکی زۆر بەوریایی بە عاقلانە معاملەیان کردووە ئەوان تا ئێستاشی پێوە بێ ناڵێن هێزێکی ئیسلامین ئەڵێن ئێمە هێزێکی تورکین لە تورکیایان پارێزگاری لە قەوارە و بەها و قیەم و بەرژەوەندەکانی دین و بەرژەوەندەکانی خەڵکی تورکیاکەین ئێمە هەموو ئەمە حتا جەهەپەش لەگەڵای لەواچێ هاوڕابێ نیسبەتیشی زۆر نەتەوە پەرستەکانش لەگەڵای هاوڕان گرنگە ئەمە بۆیە ئێمەی با بڵێن جیهانی ئیسلامی جیهانی عەرەبی بەم تەعبیران بڵێن باشترە ڕوونترە ئێمە لەم لایەنەوە زەعیف بووین نەمانتوانیوە بەرامبەرەکانمان نیسبەتێک دڵنیایی بینی 100% نەبێ خۆلەوانی ئێسمەیەکێک جوێی لێمان بێ برایەک بڵێ وەلەن تەرضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم چۆن ئەو لێ ڕازیە بێ بەڵام ئەکرێت تۆ هەنێ دروشمی خۆت تەخفیف بکەی ئەکرێ هەنێ بەهۆ لە ڕێ علاقاتی دیبلۆماسی و پەیوەندیەکان و پەیوەندی نێودەوڵەتی و هەر جۆرە پەیوەندەکانی تر هەیە ڕێگەی زۆرە پەیوەندی تۆ دڵنیایی بی بە دەوروبەر کاکە من مەترسی نیم بۆ تۆ هەڕەشە نیم بۆ تۆ من هێزێکم لە وڵاتی خۆمان پارێزگاری لە بەرژەوەندی و خەڵک و وڵاتی خۆمەکەم ئەوەنی بۆم توانێت لە ڕووی اقتصاد و لە ڕووی زانست و لە ڕۆکانی ترۆ من خزمەتی بە وڵاتی تۆکەم حەقم نییە بەسەر هیچ لایەنێک بۆ هاوکاریش دەبم ئەمە ئایا چەندێک توانراوە ئەمە بگەین ڕخۆی سەلەوانەیە لە حیزبی نازای تونسی پرسی شێخ ڕاشد غەنووشی زیاد لە 20 کتێبی هەیە لە سەبارەت بە ماف و ئازادیەکان و علاقات و ئەمەی هەیە کەسایەتیەک بووە زۆر کراوە بووە دەستی خوشکێکی بەرز کردەوە لە سەرەتای هەڵبژاردنا و کە ئەمە ئیسلامیەکان یان دەربارەی ئەلمانیەت هەنێ تەسریحاتی بوو ئەمانە نیسبەتێک تازە کتوپڕ بوو لەبەرەوە نەیارەکانیان چۆنیان ناسی بوولەوە پێش ئەم دروشمەنە زۆر کاری تێ نەکردن هەرچەند مەسەڵەن شێخ عەبدولفەتاح مۆڕۆ زۆر منفتح و کرا و دروشمینەتەوەی ئەو تۆ لەگەڵ ئەو خەڵکەیە و لە هەندێک لە درامایە بەشداریە کرد و ینی ئەم کرانوانە کاتین ینی لە کتوپڕێکا کراوە کە خەڵک بە پێشوو ناسیونی بە تاکتیکی ئەزانن بە جۆرێک لە دەم خۆش بە جۆرێک تەکتیکی ئەزان بۆیە ئەمە کاتی ئەوێ بۆیە باشترین شت وایە یەکەم ئێمە ناومێد نەبین ئەم وەزعە درێژخایەنە چووکە ئێستەیەکی وەکو ئەم قەی سەعیدە هاتووتە سەردەسەڵات تونس کاکە کێشەیەکی گەورەی کۆمەڵایەتی هەیە ئابووری هەیە کێشێکی گەورەی تەندروستی هەیە کێشەیەکی گەورەی ئەنوا وەشکاڵ کێشەی هەیە لەوێ ئایا ئەموا بەتەنیا خۆی هاتووە بەبێ حیزب و بەبێ کەس ئەمە هەموو خەڵکەش معاریزی بێ ئەتوانێت حکومەتداری بەم شوێ بکە حەقم نییە ئەمریکا وڵاتانی منتیقە ئیمارات و سعودیە و بۆی هەڵڕێژن و معاشی کارمەندەکان و مۆزەفینیشی بۆ بدەن ئەوە شتێکی ترە ئەگەرنا ئەوەنە ئاسان نییە بۆیە باشترین شت وایە من قەناعەتم وایە تونس ئەم قۆناغەش تێدەپەڕێنێت بەڵام بە باشترین شت ئەوەیە کە بەرفعلەن من قەناعەتم وایە پێشنیاری هەندێک لەو میربەندە ئیسلامیانی کە ئەڵێ قۆناغی ئێمە لەم قۆناغێلانی ئیسلامیەکان تەرخیص خەنە سەر خۆیان لە حکومەت بپارێزن لە پەرلەمانە بن تەکوینی خۆیان کەن بە پلان و بەرنامە نەگەورا بە هەمە هەڕەمەشی یعنی ئیسلامیەکان لە بەردەم هەڵوێستکردنێکی جددیە لەوەی کە ئەبێ بە حەزر و وریاییەوە هەنگاو بەرەو دەسەڵات و ئەگرتنە دەستی دەسەڵات بنێت بەتەکید نەباداوی کە ڕوبەڕووی تەوژمێکی ناری بەهێزتر ببنەوە لە خۆیان بەتەکید با گەورەترین شت لەوانەیە ئێستا باسی هێزەکەین خەڵک باسی هێزێکی سەرباری بازی بێتە پێشچاو هێز تەنیا هێزی سەربازی نیە بڵێ ئەگەر بێت و هێزێکی سەربازی هەبوایە بۆ نمونە لە تونسا هەرچەند ئەمە من بە
بە ڕزگارکەری نازانم بۆ چکە هێزیشی هەبوایە وەکو لیبیا حکوومەتی لیبیا خۆ دەوڵەت هێزی هەبوو بەڵام لەو هەفتەریان لێ ڕاست کردەوە هێزی شتیان هورژمە هێنایە سەری هورژمە هێنایە سەری تا دەوڵەشی ترفریان کەوت هی ئێستا هەیە تونس حرەکەی نەهزەی تونسی وەکو ئێستا هێزی شێبی هێزی عسکەریش لەگەڵ یابێ لەم کاتەیە ئەگەر مەترسی بێ بۆیان زۆر تەبیعیە ئیمارات ساڵانە ئەزانی زۆرترین چەک چۆی کڕن ئیمارات و سعودیە باشە جێشەکان چەندێکە تۆ 200,000 هاوڵاتەکە زیاد لە نەگاتە ملیۆنێک هاوڵاتیانی تەبیعی خۆ نەگاتە ملیۆنێک ئەم شەکە بۆ چیە لە جەنگی ڕاستەوخۆشان لە جەنگی ڕاستەوخۆشانی بەردەوام ئەینێرێ ئاژاو و ئاشوبی لە منتیقە بێ دروستەکە بۆیە باشترین شت ئەوە ئەمان دەبێت لەسەر چەند تەوەرێک کارکەن یەکەم ناومێن دەبن لە جەماوەڕ و خەڵکی خۆیان و کارکەن لە ئاسی ناوخۆی خۆیانە لەگەڵ حکوومەت و نارەکانە لە کاردابن بتوانن بەهێزی دیبلۆماسی خۆیان ئەمە ئینسان خۆی تا لە عەقڵی داوە مرۆڤ ئەتوانێت ڕێگە بدۆزێتەوە عەلاقات دروستکەن کاکە ئەم مەترسی هەیە تەوەژمی ئیخوانی بەعام قەناعەتی وا بۆ ئەمریکا وەکو کاتی خۆی ئەوترا ڕۆژ لە خۆر لە دەوڵەتی بریتانیا ئاوانە بێ ئێستش خوان زیاتر ئەو تۆژمی ئیخوانی ئەو قەناعەتی کاکە ئەمریکا لەگەڵ یا ڕێک بە هیچ مشکلە نامێت ئەمریکاش خۆ کاکە و بەرژەوەندی خۆی هەیە ئیسرائیل بەرژەوەندێکی ئەمریکایە بۆ نمونە ئیمارەت بەرژەوەندی ئەمریکایە سعودی بەرژەوەندی ئەمریکایە میسر بەرژەوەندی ئەمریکایە ئەمە بڵێ وەکو ئەمریکا وەکو خۆی لەوە چ شتێکی نەبێ لەگەڵ تۆ دڵنیەتی دڵنیایی پێداوە بەڵام ئەیچی لە وڵاتانی ناوچەکە و دەرودراوچەکەت و ئیسرائیل و ئەم منتیقانە ئەەکەی ئەبێ حساب بۆ ئێستا لە نوێ مراجعە بکرێتەوە لە ڕووی هێزەوە هێزی ناوخۆیی هێزی تر هێزی ئابووری هێزی جەماوەری عەلاقاتی دیبلۆماسی چووکە وانە بێ وەزعەکە وا بە ئاسانی بەرەو ئاقارێکی مەین ناگات ئێمە کاتمان نەما هەرماوەتەوە دووبارە سپاسی بەڕێزتان بکەین بەڕێز نازم عەبدوڵڵا توێژەر لە فکری ئیسلامی هەمووستای بەڕێز زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بێ و منیش سپاستانەکەم و ئومێدی سەکەم بینەرە بەڕێز و خۆشەویستەکانمە دەکەین کە توانی بێتمان پەنجە بخینە سەر هەندێک گرفت و هەندێک کەم و کورتی و هەندێک خاڵی گرنگ کە لە هێزە ئیسلامیەکانە هەیە لەو کاتانەی کە دەچنە سەر دەسەڵات و دەیانەوێ حکم و فەرمانڕەوایەتی خەڵکی بکەن و پێویستیان بەوەیە متابعیان بکەن بۆ ئەوی لە دەسەڵات تا پێی بمێنەوە و سەرکەوتوو بن لە بەڕێوەبردننی کاروبارەکانی حکوومەت تا بێگەیشتنەوەیشی تر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ